بەڕێزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش شیکاری بۆ هەفتەی یەکەمی مانگی هەشت دەکەین ئەم هەفتەیە کاندڵی تازەی یەک مانگی دەکرێتەوە کە مانگی هەشتە بازار جوڵێکی زۆر گەورە فراوانی تێدا ڕوودەدات دەبێت زۆر بەوردی خوێندنەوە بۆ سیناریۆکانی ئەم هەفتەیە بازار بکەیت ئێمە شیکاری خوێندنەوەکانی هەفتەی ڕابردوومان ئەلحەمدولیلا ئەنجامێکی زۆر باشیە بوو بەشێکی زۆری بازرگانەکان توانیان سود و قازانجێکی زۆر باش بەدەست بێنن لە شیکاری پێشبینیەکان بە خێرایی باسێک لە ئەم زۆنە بکەینەوە کە ئێمە هەفتەی ڕابردوو باسمان کرده بوو زۆنی 362 بۆ 348 وتمان کەم زۆنە زۆر بەهێزە شکاندنی بەرەو خوار زەحمەتە و دەتوانێت سیناریۆیەکی بەرزبوون بۆ ئاستی 385 بێنێتە بازارەوە تارگێتی 385 پێکرا و ئێساش بەردەوامە لە بەرزبوون ئەم سیناریۆ کۆی ماوەتەوە بەرزان بۆم هەفتەی ئاڵتون زۆنێکی بچووکمان هەیە کە 382 بۆ 380 کەم زۆنە سیناریۆی ڕیتێستەکەشی تەواو کردووە چکە لێرە ببینن ئاستی 390 پێکا ڕیتێستی کردەوە بۆ 81 بۆ 82 پاشان دەستی کردەوە بۆ بەرز بوون بازار لە 387 داخراوە واتە ئەم زۆنە چالاک بوو لە هەوڵدایە ئەم ڕوتی بەرزبوونە بەردەوام کات تارگێتی بەرزبوونی 362 بۆ 348 ئێمە وتمان تارگێت یەکەم 385 تارگێتی دووەم 397 بەڵام تارگێتەکانمان فراوان کردو بۆ 403 ئاڵتون بە کاندڵێکی یەک ڕۆژی چەند لە سەروی 380 بمێنێتەوە دەتوانێت خۆی بگەێنێتە 403 هیوادار مۆزەح بێت لە دوای گەشتن بە 403 زۆنێکی دابەزین دێتە پێشمان کە مەوداکی لە 403 دەست پێ دەکات بۆ 412 ئەوەی کە تاسە بەڕوونی دیار نییە ئەوەیە کە ئەم زۆنە ئایا دەتوانێت ڕێگری بکات لە بەرزبوونی زیاتر و سیناریۆکی دابەزین چالک بکات یاخۆت زۆنەکەش دەشکێ و دەچێت بەرەو سەرتر چونکە ئەگەر بەراوردێک لە نێوان هێزی ئەم دوو زۆنە بکەین زۆنی 403 بە 412 لەگەڵ 362 بە 348 هێزی بەرزبوونی ئەم زۆنە زیاترە وەک لە هێزی دابەزینی ئەم زۆنە تا ئێستا بە پێی شیکاری و بەپێی سیناریۆکانی کە ئێسای مەدەی خوێنینەوە ئەم ئاماژانە هەیە بۆیە بڕیاردان بۆ مامەڵەی فرۆشتن کاتێک گونجاو دەبێت کە نرخ بێتە ئێرە چەند وەیڤێک دروست بێت چەند کاندڵێک دروست بێت چەند ئاماژەیەک دروست بێت ئەو کات بڕیاری مامەڵەی فرۆشتن بدەین یا خودت بەرچاوڕوون بین لەوەی کە ئایا زۆنەکە دەشکێت بەرەو سەریان دووبارە دەهێنێتەوە خوارەوە بە شێوەیەکی گشتی لە سەروی 380ەوە بە کاندڵی یەک ڕۆژی ئەم سیناریۆیە چالاکە و ئاڵتون لە هەوڵی گەشتن بە 403 ئەگەر کاندڵێکی یەک ڕۆژی لە خوار 380 داخرایەوە ئێمە نافرۆشین ئەو کاتە دەکەوینەوە حاڵەتێکی ڕێنج واتە ئاماژەکان ناڕوون دەبن لە هەمان کاتای ئەم زۆنی بەرزبوونەمان هەیە لە هەمان کاتیشە نەگەشتێتە زۆنی دابەزین ئیتر لەم مەودایە دەبێتە ڕێنج بەرزنزمیکی خاو دەکات نابێت هیچ بڕیارێک بدەین و هیچ مامەڵێک بکەین ئەمە لە حاڵەتێکە ئەگەر کاندڵێکی یەک ڕۆژی واتە پێش گەشتن بە زۆنەکە کاندڵێکی یەک ڕۆژی بێنێتەوە خوارەوە لە خوار 380 دای بخات ئەوەی کە بۆیمە گرنگە گەشتنە بەم زۆنە بۆی بتوانین بڕیاری یەک لایکەرەوە بدەین شیکاری دۆمان لەسەر نازداک لە ڕوتی دابەزینی خۆی بەردەوامە ئەو شیکاری خوێندنەوەی کە هەفتەی ڕابردوو هەروە هەفتەی ڕابردوو تریش کە باسمان کرد الحەمدولیلا وەک خۆی هاتووە کە سەرەتای ئەم دابەزینە وتمان ئەم زۆنە دەتوانێت سیناریۆکی دابەزینی دوورمەودا چالک بکات ئەم سیناریۆش تاسە بەردەوامە ئێمە دوو ناوچەمان هەیە بۆم هەفتەیە بەڕێزە ناوچەی یەکەمیان 19200 بۆ 19260 کە لێرە دەبینین ئەم کاندڵەی بەم خێرایی و بەم زەختە زۆرە دروست کردو بۆ دابەزین واتە ئێرە ناوچەیەکی زۆر بەهێزە بۆ دابەزینی نازدەک و جارێکیش دای بەزاندووە دەکرێت جارێکی دیکەش دای بەزێنێتەوە بۆ یەگەر نرخ چووە نزیکی زۆنەکە ئێمە دەتوانین بە دوای دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتندا بگەین چونکە ئەم زۆنە درێژە پێدەری ئەم سیناریۆی دابەزینەیە کە لەسەرەوە هاتووە بەرەو خوارەوە ئەم زۆنە دەتوانێت نازداک بەردەوام کات لە دابەزین بۆ گەشتن بە زۆنەکە زۆنی بەرزبوون کە 18500 بەڵام ئەگەر بێت و کاندڵێکی 4 کاتژمێری لە سەروی
زۆنەکە داخاتەوە واتە لە سەری 19,260 داخاتەوە. سیناری دووەمی دابەزین بەم شێوازە دەبێت دەکرێت بەرزبوون بەردەوام بێت بۆ زۆنێکی دیکە لە سەروتر کە 19,484 بۆ 19,566 لێرەوە پاشان سیناریوەیەکی دابەزین بە قورسی چالاک بێت. واتە من بە شێوەیەکی گشتی هێشتا لەگەڵ دابەزینی زیاتری نازداگەم، بەڵام وەک لە گروپەکانی قسەمان لەسەر کرده بوو چاوەڕین ڕیتێستێک بک بۆی سوود لە دەرفەتێکی مامەڵەی فرۆشتن وەربگری، چونکە لێرە زۆر بە خێرایی دابەزی هیچ مەجالێکی نەدات کە بتوانین بفرۆشین ستۆبلوز لە ناوچەیەکی دیاریکرا و دابنین پێڕانەگەشتین بەڕاستی بۆیە چاوەڕێ بین ڕیتێستێ بکە. ئێستا کە دیسان بۆ تۆ بەوەی دوو منتیقی ڕیتێستمان هەیە کە ئەویش ئەم دوو زۆنەیە هیوادارم وازەح بێت. لە یەکێک لەم زۆنانە ئێمە دەتوانین بە دوای دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتن بگەڕین بە ئامانجی گەشتن بە زۆنی خواردتر، واتە تارگێتەکان نزیک نین. لە هەر کام لە زۆنەکان سیناریۆی فرۆشتن چالاک بێت دەتوانین هەموو ئەم دابەزینە ئەوکو قازانج وەربگریت کە زیاتر لە 600 بۆ 700 پیپە. پاشان لەم زۆنەوە شکاندنی ئەم زۆنە بۆ نازداک زۆر زەحمەتە لە ڕووی تەکنیکەوە. ئەم زۆنە ڕەنگە بە تەواوەتی سیناریۆی دابەزین کۆتایی پێبێنێت بۆ نازداک ئەم ناوچەیە و لێرە و سیناریۆیکی بەرزبوونی زۆر باش و بەهێز چالاک بێ. ئەو کاتێک کە نرخ دێتە ئەوێ دیسان خوێندنەوەی بۆ دەکەین، بەڵام هەروەکو بەرچاوڕوونی لە دوای گەشتن بەم زۆنە ئیتر ئێمە چاودێری دروستبوونی دەرفەتەکانی مامەڵی کڕین دەبین نەکفرۆشتن. شیکاری سێمان و کۆتایی لەسەر نەوتی برێند کە ئەویش داواکاری بەشێکی زۆری بازرگانەکان بوو. نەوتی برێند ئەم سیناریۆی کەسا باسی دەکەین سیناریۆیشی درێژخایەنە، واتە بۆ مودایەکی زۆر دەکرێت ئەم شیکاریە بمێنێتەوە، قسە لەسەر تەنها ئەم هەفتەیە ناکەین. ئەو سیناریۆی دابەزینەی کە لە 88 دۆلار بۆ 90 دۆلار بابڕین ئەو هێزی فرۆشتنەی کە لەو منتیقەیە دروست بووە بۆ نەوتی برێند تارگێتەکەی گەشتنە بە ئاستی 65 دۆلار و 41 سنت، واتە بە پێی شیکاری نەوت دەکرێت ئەم دابەزینە گەورەیە تێدا ڕوو بدە. بەڵام پێش گەشتن بەم دابەزینە ترندێکی زۆر بەهێز هەیە کە ماوەیەکی زۆرە زیاتر لە مانگێک دەبێت، زیاتر لە بۆ 3 مانگیش دەچێت تقریبا پاڵپشتی لە سیناریۆی بەرزبوون دەکات کە ئەم شکاندنی ئەم ترێندە بۆ ئێمەواتە شکاندنی ئاستی 78 دۆلار بۆ 77 دۆلار بە کامڵێکی یەک ڕۆژی ئەو کات بەردەوامیدان بەڕەوتی دابەزین بۆ ئێمە ڕوون دەبێتەوە و چاوەڕێی تارگێتی 65 دۆلار دەبێت. واتە ئەگەر بێت و نەوت 77 دۆلار بۆ 78 دۆلار بشکێنێت، ئەگەر ئێمە بکەمە زۆنێک بەم شێوازە، ئەگەر نەوت ئەم زۆنە بشکێنێ کامڵێک یەک ڕۆژی لە خوارەوە دابخرێتەوە، ئەو کات چاوەڕێ دەبین نرخ بێتە 65 دۆلار و 41 سنت، چونکە تارگێتی دابەزین لە دوای شکاندنی ئەم پاتێرنەوە ئەم ترێندە 65 دۆلارە. لە دوای 65 دۆلار هەتا 55 دۆلاریش نەوت دەتوانێت لەسەر ئاستی گورمەودا خۆی بگەێنێتە 55 دۆلار. بەڵام ئەمە کاتێکی زۆری دەوێت، مەودایەکی زۆری دەوێت، ڕەنگە کۆمەڵێک هەواڵ و سیناریۆی زۆر باش و بەهێزی بێت بۆ ئەوەی ئەم سیناریۆ تەکنیکیە تاوا بێت. ئێمە چاوەڕێی 55 دۆلار نابین، چاوەڕێی 64 دۆلار دەبین، 65 دۆلار و 40 سنت هەژە دوای ترێندەکە کە بشکێت بەرەو خوارەوە. ڕەنگە لە دوای گەشتن بەم تارگێتە ڕاستەخۆ ئەم ناوچەیە ببێتەوە بە ناوچەیەکی دێماندی زۆر بەهێز بۆ پاڵپشتیکردن لە سیناریۆیەکی بەهێزی بەرز بوو. ئەو کاتێک کە نرخ دێتە ئەوێ ئێمە ئەکید ئەپدێتی شیکاری و سیناریۆەکە دەکەینەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی لە دوای شکاندنی 77 دۆلار چاوەڕێ دەبین نەوت دابەزینێکی زۆر گەورەتیدا ڕووبدات بۆ 65 دۆلار و 40 سنت. شیکاری خوێندنەوەکانی ئەم هەفتەیە بەم شێوازە بوون، هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان. هەر ئەپدێت و گۆڕانکاریکیش پێویست بێت لە گروپی سمارت ترێدەر گۆڵد ئاماژەی پێ دەدەین. هەر لە خێر و خۆشی دابن.